توندوتیژی لە کۆمەڵە نقاتێکە خۆی ئەگرێتەوانێت چەند خاڵێکمان هەیە لەسەر توندوتیژی بە زۆر بە کچ بە شویان توندوتیژیە بە تەلاقان بە زۆر توندوتیژیە خەتەنەکردنی مێینە هەر توندوتیژی هەرێکێکە لە خاڵەکانی ڕیزبەندی توندوتیژی سوکایەتی پێکردن و هەڕەشە و گفتار و وتەی ناشرین بەرامبەر هەر تاکەکانی خێزانەکەت توندوتیژیە. توندوتیژی پیاوێک بە زۆر هاوسەرەکەی بنێرێتە دەرەوە بۆ کاری بەدڕەوشتی و بۆ کاری نەشیا و توندوتیژیە. باوکێک زۆر لە مناڵەکەی بکات بۆ سوالکردن بۆ کاسبیکردن لە تەمەنێکی نەبەکە مابێیانی تەمەنێکی مناڵیە ئەمە هەر توندوتیژیە. بە زۆر لەباربردننی مناڵ توندوتیژی خێزانیە. ئەمانە هەمووی بەپێی یاسا ڕێکخراوە سزایان هەیە. بە دڵنیاییەوە کەیسی توندوتیژی خێزانی هاوسەرەکانمان زۆرە. ئێستا ئەوەی لە دادگاکانە لەبەر چاوەوەی لای منە لای پارێزەرەکانی ترە کە ئێمە هاوپیشەین ڕۆژانە کە دانیشین ینی تاوتۆی کەیسەکانمانەکەین زۆری کەیسەکان هاوسەرەکانن. ئەتوانم بڵێم لە سانەوە بۆ 95 پیاوەکانن کە توندوتیژیەکەن بەرامبەر بە ئافرەتەکان. ژنان بە دەرەجەی یەک قوربانیین. ئەتوانم بڵێم قوربانی یەکەم ئافرەتە، یعنی هەم مناڵەکەی هەم توندوتیژی هاوسەرەکەی کە بەرامبەری یەکرێت. توندوتیژی نەک هەر لەلایەن هاوسەرەکانەوە بکرێتە سەر خێزانەکەیان، بەڵکو لەلایەن جاری وایە باوک برا خوشکی گەورە دایک مام خاڵ ئەمانە هەڵەسن بەکردنی توندوتیژی بەرامبەر مێینەیەک لە ناو خێزانەکەیە. قسەی نەشیا و بە قسەی نەشیاوە بە سوکایەتی زۆر جار ئافرەتەکە پەنابا بۆ خۆسووتانن کچەکە. چەنەها قەزێمان هەیەکە ئینتیحارەکات دافعەکەی توندوتیژیە کە بەرامبەری ئەکرێ لە ماڵەوە. سەیرەکەی ڕۆژێ لە ڕۆژان ئافرەتێکمان گیرۆدەیە بەدەست ناڵێن پیاوێک نێرێک لە دەرەوە نێرێک بە مۆبایل بێ تهدیدی ئەکا بە نامە بێ تهدیدیەکە بە ڕسمی نەشیاو بێ ئەم بۆ هاوسەرگیری پەیوەندی داناوە لەگەڵەوە سەیرەکەی ئەو لەگەڵ ڕێزمایانی ئەو هەلەی قۆستۆتەوانەیە کچەکە لێرەیە هەڵەسێ خێزانەکان لە بریتی ئەوەی بگەنە دەرەنجامێک بۆ ئەوەی چارەسەری ئەو کێشەیە بکەن. ئایا کوڕەکە بدۆزنەوانێک کە قسەیەکی لەگەڵا بکەن یان بە دادگای بگەێنن کچەکە لە ترسی ژیانی خۆی ناتوانێت سکاڵا بکە لە دادگا لەبەرەوەی لە کۆمەڵگای ئێمەیە کە کچێک کچ بێت و یعنی قزەیەکی ئاوهای لەسەر بێ بە چاوێکی ترەوە سەیریەکەن بۆیە پەنابا بۆ خۆکوشتن. ئەمە دافعەکەی چییە؟ دافعەکەی ئەوەیە کە لە ماڵە ئەو توندوتیژەی بەرامبەر کردووە کراوە هەستاوە کەسێکە داوای هاوسەرگیری لێ کردووە لی نەکۆڵاوەتەوانێ گرنگ ئەوەیە لەو چوارچەوەی خێزانە بڕواتە دەرەوانێ هاوسەرگیریەکی نەشیا و هەڵبژێرێت کەوش دەرەنجامەکەیەتی نەک لە کاری هاوسەرگیریە لە هەموو کارێکی ترا کە هاوسەرگیری دەرەجەی یەکەمە یعنی کاری بەپەلە کارێکی نەشیاوە. بۆ ئەنجامدانی کاری هاوسەرگیری بۆ هاوسەرگیری لێ کۆڵینەوەی تەواوی ئەوێت پێویستە دایک و باوکەکان خوشکە گەورەکە برا گەورەکە مامەکان خاڵەکان یعنی دانیشتنیە بکەن بۆ هاوسەرگیری چکە تۆ ئەو ئافرەتەکە شووەکە بۆ ڕۆژێک و دوو ڕۆژ شووناکە بۆ شووناکە کە بچێتە ژێر دەستی نێرێکەوانەیە بە ئارەزوی خۆی یاری پێ بکە. ئایا چەنەها قەزیەمان هەیە پیاوەکان ئەو ئافرەتەی کێتە لای سەیرەکە لە ماڵی باوکە لە ماڵی باوکە احتیمامی پێ نەدراوە مافەکانی پێشێل کراوە ئەمیش هەستەکە برایەک لێ ناپرسێتەوە باوک لێ ناپرسێتەوە دایک لێ ناپرسێتەوە ئەڵێ خۆم کەسی نییە لانەی نییە بۆ من بە ئارەزوی خۆم شتی پێ نەکەم. تێگەی توندوتیژی بەرامبەرەکە ئەوەی کە لە دادگاکان ئاوگوزاری ئەمڕۆ نەتایجەکەی ئەمانەیە زۆری. ئێستا توندوتیژیەکان وەکو جاران ئەگەر بەجەستەیی کرابێت ئێستا توندوتیژیەکان زۆر خانەوادە هەیە ئەسڵەن ئێستا شەرگوێ بە یاسانایە هەر توندوتیژی جەستەیی ژەرەکات و لەگەڵیە ئێستا توندوتیژی دەرونی زۆرتر بووە چەنەها ئافرەتمانەیە تووشی نەخۆشی نەفسی بووە لەو توندوتیژێکە لە ناو خێزانەکان یا بەرامبەر ئەکرێ ئایا بە ڕواڵەت بێ ئایا بە جەستە بێ. ئێستا لە دادگاکانی هەرێمی کوردستان ئەوەی کە ئێمە پارێزەرینتیایە ڕێژەی جیابوونەوە لە زیادبووندایە هۆکارێکی ناڵێم لە هەموو هۆکارەکان ینی نیسبەکان نیسبەیەکی ئەگەڕێتەوە بۆی کە لە ئەو ئافرەتە لە ماڵی باوکیا توندوتیژی بەرامبەر کراوە ناچاری کردووە ئەو توندوتیژە ناچاری کردووە هاوسەرێکی نەشیا و هەڵبژێرێکە
ئێستا ئەو توندوتیژەی لەلایەن هاوسەرەکەشی و هەمان توندوتیژی بەرامبەر کرێتەوە بێتەوە هۆی جیابوونەوە لە دادگاکانە. تەمەنی شیاو بۆ هاوسەرگیری لە هەرێمی کوردستان بەپێی مادەی هەشتی ئەحوالی شخصی باری کەسێتی یاسای باری کەسێتی لە 15 ساڵیەوە ڕێگە پێدراوە بەس بە مەزونی قەزا بۆ زروفێکیش کە زروفێکی نەخوازراو بێ یان مەسەلەن کچەکە بۆ نمونە پێشوەختە لەگەڵ کوڕێکە پەیوەندی هەیە یان کردوێتی بەژن یان حەمل دروست بووە غیشایی بووکارەی لا بردووە بە ناچاری ئەم دوو خێزانە ڕێکەوتون بیهێنێت دادگا تەمەنێکی بۆ داناوە ئەو لە 15 ساڵی ڕێگە پێدراوە بە مەزونی قەزا و وجوبی وەلی ئەتوانێ ماریکە ئەیدینا سنی معقول یعنی بڵێن ڕێگە پێدراو لە دادگاکانە بۆ هاوسەرگیری بۆ عقدێکی زەواجی صحیح 18 ساڵە. یاسای توندوتیژی خێزانی یاسای ژمارە 56 مادەی 56 ژمارەیەکی ساڵی 1992 لەسەر داوای ئەندام پەرلەمانە زۆری ئەندام پەرلەمانەکان ئەم یاسایە هەموار کراوە بوو بە یاسای هەشتی ژمارە هەشتی ساڵی 2011 ئێستا ئەو یاسایی کە جێبەجێکارە لە ناو دادگاکانە ژمارە هەشتی ساڵی 2011 زۆری ئەو مادانشکەکاری پێ ئەکرێ حوتی خێزانی پێڵێن توندوتیژی بەرەنگاربوونەوەی توندوتیژی حوتی خێزانیە. سزای کەسێک کە توندوتیژی من باسی توندوتیژیم کرد توندوتیژی لە زۆر خاڵە خۆیەگرێتەوانەیە بۆ 13 خاڵە بێت تقریبان هەمویان مادەی حوتی خێزانی هەر کەسێک هەر تاکێک هەستێت بەرامبەر بە توندوتیژی بەرامبەر بە کەسێک تای ئایا هاوسەر بێ یان تاکی خێزانەکەی بێ سزای بەندکردنی بۆدا ئەندرێ سزاکەی لە 6 مانگ کەمتر نەبێ و لە 3 ساڵ زیاتر نەبێ ویان پێبژاردنێک لە ملیۆنێ دینار کەمتر نەبێت و لە 5 ملیۆن دینار بە زیاتر نەبێ یان یەکێک لەم دوو سزایە قانون بەپێی سوڵتەی تەقدیری قەزا حاکم سزایەکیان هەڵەبژێرێت. ئەو توندوتیژیە کە ئێستا لەبەر ئەوەی زۆری دانیشتوانەکانی هەرێمی کوردستان ینی ناڵێی هەمووی زۆری خەڵکی ینی با پێ بڵین کۆمەڵگەی عەشایەرن ینی عەشیرەتەکان ئێستاش لەو قەنەعەتەیان کە ژن بە ژنیش بکەن بە زۆر کچەکەیان بن بە ئامۆزایەکی بە زۆر بیەن بە پورزایەکی چیان مەبەست بێ خۆیان بیەن بەوە بەس ئەمە زەواجێکی هەڵەیە ئەمە بەڕاستی هەڵەیە یعنی ئەوەی ئێستا ئەگوزارێت زۆری ئەوانەیە بەشێکی ئەو توندوتیژی خێزانیە ئەگەڕێتەوە بۆ دابوونەریتی کۆن و ناڕۆشنبیری کۆمەڵگە بۆ کەمکردنەوەی حاڵەتی هاوسەرگیری بەپەلا کە هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ توندوتیژی خێزانی لەلایەن خێزانەکانیانەوە ناچاریانەکە هاوسەرگیریەکی بەپەلە بکەن بۆ ئەمە پێویستە لەلایەن کەناڵەکانەوە ڕۆشنبیری یاسایی ڕۆشنبیری بدرێ بە و تاکەکانی کۆمەڵگا بۆ ئەوەی بەم هەڵەیە نەڕۆن و یاساش سزای بۆ داناون بۆ ئەو کەسانە کە بە زۆر کچئێن بەشویان توندوتیژیان بەرامبەر ئەکات ئەگەر وەکو خۆی بچنە دادگاکان هەر کەسێکە من توندوتیژیم بەرامبەر ئەکری ئەگەر بچم سکاڵا پێشکەش بکەم لەو کەسی کە توندوتیژیەکەم بەرامبەرەکانەک چاوپۆشی لێ بکەم بەرە و کێشەکان بەرەو چارەسەر ئەڕۆن.